میوانداری بەڕست شێخ مستەفا عەبدوڕەحمانمان کردووە کە بەڕێزیان سەرۆکی هاوردە و ناردنکارانی هەرێمی کوردستان و لە سلێمانی و ڕاستەوخۆ لەگەڵمانن. شێخ مستەفا سڵاوت لێ بێتم کاتت باش. جارێ پێم بڵێ هەر بە دەستپێکردنی ڕەمەزان جم و جۆڵەکە گەرمتر بوو، زۆرتر بوو لە ناو بازاڕە. بەناوی خۆی گەورە ڕەمەزان بەرەکەتە، هەرچەند بەڕاستی بۆ عیبادەت و تاعەت خەڵکانێک سەرقاڵە بن، بەڵام ڕەمەزان بەرەکەتێکی گەورەیە کەوە جموجوڵی زیاترە خاتە ناو بازاڕەوە و خەڵک کە بەڕۆژووە هەوڵ ئەدا خواردن زیاتر بۆ ماڵەوە بێنێ، بۆیە ئەم مانگە مانگی خێر و بەرەکەت و بازاڕش بە شێوەیەک جموجوڵی بازرگانی تێدا دروست ئەبێت و دروست بووە. باشە. ئەی ئەو جوڵە بازرگانی کە لە دەواازە سنووریەکانەوە دروستە بێت چۆنە لەم مانگەدا و هەر لە دەستپێکردنی مانگی ڕەمەزانەوە و پێش مانگی ڕەمەزانیش بازرگانان هاوردەکاران خۆیان ئامادە کرد؟ ئێمە ئەگەر تێبینی بکەین کۆگاکانی ئێمە بەردەوام هەموو جۆرە خواراکێک هەیە و کۆگاکانمان پڕ بووە لە هەموو جۆرە خۆراکێک هەموو کاتێک بە تایبەت لە کاتی ڕەمەزانە هەوڵ ئەدرێ زیاتر ئەو خۆراکانە بێت بۆ ئەوی کەوە بتواندرێ بازار کزی خواردەمەنی پێوە دیار نەبێ. بۆیە بینین ئێستا زیاد لە کۆگاکان لە زۆر لە مارکێتەکانیش هەموو خۆراکەکان هەموو جۆرە خۆراکێک دانراوە و نمایش کراوە و ئێمە ئەبینین کە هەرێمی کوردستان چەند دەواازەیەکی فەرمی هەیە. ئەم دەواازانە لەم کاتەدا بەڵێ ئێستا زۆرترین خۆراکی لێ دێت و هەرێمی کوردستانی شۆکو دەواازەیەک و عێراق هەر لێرەوە بە تایبەتی ئەوانەی کەلوپەلی تورکیە هەر لێرەوە ئەچێتە ناو پارێزگاکانی عێراقش. باشە. جا شێخ مستەفا هەر لە سەروبەندی مانگی ڕەمەزاندا زیاترە و کەلوپەلانە هێنرێ ئەو پێداویستە خۆراکیانە هێنرێتە هەرێمی کوردستانەوە کە خواستی زیاتری لەسرە. لەم کاتەیە ئێوە چه هەماهەنگیەکتان هەیە لەگەڵ کوالیتی کۆنتترۆل بۆی کە ئەو هەموو خۆراکە بەسەرچوو خراپەی کە لە ناو بازاڕە هەیە زیاتر نەهێنرێ یان زیاتر لەو قەبارەی کە هەیە لە ناو مەخزەنەکانە کە باسی کرد بووی نەبێتە هۆی تێکچوون و بەسەرچوونی؟ ئێمە وەکو یەکێتی هاوردە و نانکارانی هەرێمی کوردستان لە میانەی گەشتەکانمان پێشەنگا و کۆنفران بازرگانیەکان کە هاوردەکاران لەگەڵ خۆمانە بین هەموو کاتێک ئەو تێبینیمان ناونەتێک کە ئەو کاڵانی ئەیان هێنن یان ئەو گرێبەستانی کایکەن ئەبێ بتوانن بە شێوەیەکەوە زۆر تێبینی کوالیتی کۆنتترۆل بکەن، واتە کۆنتترۆل بە شێوەیەک ئەو بکرێ کە ئەو خواردەمەنیانە لە کوالیتیە زۆر باش بن و بتواندرێ ماوەی بەسەرچوونیان نزیک نەبێتەوە کای هێن لە هەرێمی کوردستان، چونکە ماوەیەک لە کوردستان بمێنێتەوە و ماوەکەی کەم بێ ئەو کاتە بەسەرچێ و هاوڵاتیان زەرەرەکەن و بازرگانەکەش زەرەرەکات. بۆیە ئێمە ڕێنماییمان هەمیشە بۆیان ئەوەیە کە بتواندرن ئەو خواردەمەنیانی هێنن و هەم کوالیتیان بەرز بێ، هەم بتواندرێ بە شێوەیەک کەوا ماوەی بەسەرچوونیشیان زۆر بێ بمێنێتەوە. بۆیە لە کۆنفرانسەکان لە ناو خۆشمانە لە ناو شارەکانی کوردستانیشە هەموو جارێ ئەو تێبینیمان داون بە هاوردەکاران کە بتوانن چاکترین خۆراک و کوالیتی بەرزتر بیان لە هەرێمی کوردستان. باشە. بەڕێز شێخ مستەفا باسی ئەوت کرد کە هەرێمی کوردستان وەکو دەواازەیەکی ژوایە بۆ ئەو کاڵا و شمەکانەی کە لە ئێران لە تورکیاوەیەت بۆ عێراقیش. ئەو بەرهەمانی ئەم ساڵ هاتوو بە تایبەت لە مانگی ڕەمەزانە هیچ جیاوازیەکی هەیە لە مانگی ڕەمەزانی پێشووتر بە تایبەت لە کاتێکا کازین عێراق زۆر ڕێگریەکە لە جموجۆڵی بازرگانی و چەندین ئاستەنگیشی دروست کردووە. ئەمە ڕێڕەوەکەی خاو نەکردوێتەوە یاخود با بڵین جموجۆڵە بازرگانەکەی خاو نەکردوێتەوە؟ ئێمە ئەگەر تێبینی بکەین ئەو کاڵانەی کە لە دەرەوە دێ بە تایبەتی کە لە تورکیاوە لە ڕێی ئیبراهیم خەلیلەوە دێ هەمووی بۆ کوردستان نییە، دێ بە کوردستان هاتەیە پەڕێ ئەچێ بۆ شارەکانی
عێراق. بۆیە حکوومەتی عێراق لە مانگی دەی ساڵی 2024 کە ئەو قەراری دەرکرد ئەبێ ئەو کاڵایانەی کەوا دێ بۆ ناو پارێزگانی عێراق لە هەرێمی کوردستانەوە ئەبێ لە ماوەی 3 شەو و 3 ڕۆژ زیاتر تێپەڕ نەکە ئەوە بتواندرێ بە شێوەیە کە ئەو کاڵایانە بە تەخیر نەگاتە ناو پارێزەکانی عێراق. بۆیە زۆر لە هاوردەکارانی ئێمە لە عێراقیش مەخازنیان گرتووە کە دێتە ناو هەرێمی کوردستان یەکسەرەی بن بۆ پارێزگاکان. ئەمە لێرە زۆر نامێنێتەوە، بەڵام ئەو پێداویستیانەی کەوا خۆمان هەمانە ئەوانە تەواو ئەکەین یاڵا بۆ پارێزگاکانی عێراق نێرین. حکوومەتی عێراق و بڕیارەی زۆر باش نەبوو، بەڕاستی بڕیارێک بوو کە یعنی زۆر سستی پێوە دیار بوو لە ئیش و کارەکانی بازرگانان پێوە دیارە، چونکە ناتوانن بە شێوەیەکی بەرفراوان کاڵەکان بێنن لە هەرێمی کوردستان داینێن و بتوانن دوایی بینێرن بۆ عێراق. ئەبێ ئەو کاڵانی کایهێنن بە زووترین کات بیگەنە ناو شارەکانی عێراق. باشە لە لایەکی کەشەوە وەزارەتی بازرگانی عێراق هاوکاری زیاتری بازرگانانی عێراقەکە کە بە نرخی فەرمی دۆلاریان دەست بکەوێت جا بۆ مانگی ڕەمەزان. ئەمە بە هەمان شێوە شمولی بازرگانەکانی هەرێمی کوردستانی شەکات و باجیشیان کەمتر لێوەرەگیرێت لەوان. بە هەمان شێوە جیاوازی ناکرێت لە هەرێمی کوردستانە هاوکاری کراوە. بەداخەوە بەڕاستی بانقی مرکزی عێراقی هەتا ئەو کۆمپانیانەی کە لە بەغاو لە شارەکانی عێراقە زیاتر لەگەڵ ئەوانە ئەتوانن تەعامل بکەن و ئەو پارەی کە ئاگواردرێتە بە 132 ئەوان زیاتر سوودمەندن لەوەی کە زۆر لە کۆمپانیەکانی هەرێمی کوردستان. کۆمپانیەکانی هەرێمی کوردستان جوانە گواردرێتەوە، بەڵام زۆرترین ئەو جیاوازیە ئەبیندرێ کە بۆ ئەوان بۆ خۆیان زیاتر هەوڵ ئەدەن ئەو ئاڵوگۆڕیەی کەوا بە 132 ئەکرێ ئەوان زیاتر سوودمەند بن. بەداخەوە ئێمە ئەوە گلێمان گەیاندووە، بەڵام تا ئێستا هەر ئەو بەو شێوەی ئەوان ڕەچاوی ئەوان کردووە کە کۆمپانیا عێراقیەکان زیاتر کار بکرێت. باشە سەرۆکی هاوردە و ناردنکارانی هەرێمی کوردستان لەگەڵ مامبووی لە سلێمانی و سپاس بۆ ئێوە.